شێرپەنجەی غودەی دەرەقی خۆشەویستان نوعی زۆر باشی هەیە کە هیچ کاتێک بە تایبەتی ئەگەر زوو تەشخیص کرێ هیچ ترسێک بۆ سەر ژیانی ئینسانەکە دروست ناکات لە نوعی پاپیلەری لە نوعی فۆلیکولەر. طبعاً پاپیلەری کە دواتر باسێکین لە فۆلیکولەریش باشترە، واتە کەس پێی نامرێ. خانەکانی ئەوەنێ لە خانی طبیعیە و نزیکن کە چارەسەرەکەی زۆر ئاسانە و تەنها ئەکرێ بە عملیات بەلابردنی خوددا بە پاکردنەوەی مل یاخود دواتر بەیۆت یان بێوە چارەسەر بن و هیچ کێشەیەکی تری نییە. ئەم حاڵەتانە زیاتر تووشی چی ئەبن بۆی کاگادار بن؟ بە زۆری ئەو کەسانی کە لە عایلەیانە شێرپەنجی خوددەیان هەیە، لەبەرەوە بێ ئەمانە زۆر وریابن کە کەسێکیان بە تایبەتی کەسی نزیکی دەرەجە 1 یان دەرەجە 2 توش بووە ئەبێ فاسێکی سۆنەرکەن ئەگە پێویستیان کە توی مەمارکەرکەن بۆ ئەوی کە بزانن توش بوون یان توش دەبوون، ئەگە پێویستیان کە زەراکەن. ئەمانە لە حاڵەتی یەکەمن لە ڕیزی پێشەوەکە ئەبێت فاسی خۆیان بکەن و فاسیان بۆ بکرێن. دوام ئەو کەسانن کە تیشکیان ناوە لە ملیان بە هەر هۆکارێ بێ، جاگەر مەمکی لابرا و تیشکی یاوە لە ملی و لە سنگی و بەرغودەکەی کەوتووە یاخود لە هەر شوێنێکی تری لاشە بەڵام سەر و مل و بەشی سەرەوەی سیەکانی گرتووە. ئەبێ ئەمانە فاسکرێن بۆ ئەوەی کە دڵنیا بینەوە کە هەم غودەکەیان تەمەڵ نەبووە و هەم غودەکەیان دوای چەند ساڵێک تووشی شێرپەنجە نەبوو. لەبەرەوە غیری کۆمەڵێک پریکۆشن و ئاگاداری و ئامادەبوون و فەحەس و متابعە هیچ جۆرە ترسێکی تری نییە لەم جۆرە نەخۆشییانەیە، جا پێش توش بوون یان دوای توش بوون، پێش چارەسەر یاخود دوای چارەسەر. گرنگترین شتەوەیە کە دکتۆرێکی پسپۆڕی ئەو بوارە بتبینێ و چارەسەرت بۆ بکە و نەشتەرگەرێکت بۆ بکە و دواتریش لێژە چاودێریا بمێنیتەوە ئینسانێکی ئاسایی ئەچیتەوە ناو کۆمەلگا بە پشتیوانی پەروەردگار. سمارت وەرچەرخانە.